ئازیزان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەیەکی تری ڕاڤە بە دیدارتان شاد دەبین. تەوەری بەرنامەکەمان پەلاماردانی بارەگای لقی پێنجی پارتی دیموکراتی کوردستان و سوتاندنی ئاڵای کوردستان لە شاری بەغدای پایتەختی عێراق و لەلایەن میلیشیاکانی عێراقەوە یاخود بڵێن لەلایەن کۆمەڵێک میلیشیاوە کە جۆرێک لە فەوزا و بێسیستەمیان لە عێراق بەرپا کردووە. ئەم تەوەرە گفتوگۆکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئەشواق جاف، پەرلەمانتاری خولی پێشوو لە پەرلەمانی عێراق. دکتۆر خۆشحاڵین و بەخێرێت. زۆر سوپاس. دکتۆر ئەوەی کە دوێنێ ڕوویدا و ساڵانێکی درێژە بەردەوامی هەیە، پێم خۆشە بەر لە ڕووداوەکە دوێنێ قسەیەک لەو بکەین کە عێراق لە دوای 2023 کۆمەڵێک چەمک و مستەڵەحی تازە هاتە پێشەوە لەسەر دروشمە جوانەکانی عێراقی هیوا و ئاشتی دیموکراسیەت، ئازادی، یەکسانی، هەوڵدان بۆ دروستکردنی چەمکی هاوڵاتی، عێراقی ئیتیحادی و یەکگرتو و زۆر بابەتی تریش. و دەستورێکیش نووسرایەوە، دەستورێکە بەشێکی زۆری خەڵکی عێراقیەکان لێ ڕەزامەند بوون و لە سیاقا لە چوارچێوەی نووسینە زۆرینە لێ ڕەزامەند بوون و شتگەلێکی باشی تیا بوو بۆ خەڵکی عێراق بە پێکاتە جیاوازەکانەوە. بەڵام ئەوەی کە لە ڕووداوەکانی بینین و بەتایبەت من کە متابعایی بۆ چوون و لێدوانەکانی جەنابتم کردووە کە هەمیشە قسەت هەبوو لەسەر دۆخی واقع عێراق، جیاواز لەوەی کە لە دەستور هەیە، جیاواز لەوەی کە لە قسەی بەرپرسە باڵاکانی عێراقەوە بیسرێ. خوێندنەوە چییە دوای ساڵانێکی درێژ لە دۆخی عێراق لەو هەموو تەنگەژە و کێشمان کێشم و زاڵبوونی تایفێت و هەر بەڕاستی عێراق عێراقی هیوا و ئاشتی و عێراقی دیموکراسی و عێراقی اتحادیە، یانەوەی کە عێراق بەرەو جۆرێک لە فەوزەوێت و جۆرێک لە سەرگردانی ڕات؟ بەڵێ زۆر سپاس. سڵاو لە جنابەتەوە لە بینانێن خۆشەویست. بە حەقەت ئەوەی کە لە دەستور نووسراوە، یعنی جوانترین دەستور دەتوانین و باشترین دەستور لە ناوچەکەیە. ئەمەش بە شەهادەتی زۆربەی ئەندام پەرلەمانەکان کە ئێمە کۆبوونەوەمان دەکرد لەگەڵیانە لە طبعاً پەرلەمانتارەکانی وڵاتانی دەوروبەر و زۆر سوودیشیان وەرە ئەبینی لە دەستوری عێراقی و بە بەردەوامی بەڕاستی گفتوگۆمان دەکرد لە سەربەندەکانی کە چۆن مافی هاوڵاتیان و هەروەهاش یەکسانی مافی هاوڵاتیان و هەروەهاش تەنزیمی سیستمی سیاسی و هەروەهاش ماف و امتیازات و هەموو بوارەکانی کردووە. ئەمە بەداخەوە تەنها وەکو دروشم ما بۆ عێراق. ڕاستە ئەو شتانە هەمووی یاساییە و ڕاستە هەمووی دەستوریە و هەمووی شتێکی یعنی بەڕاستی وێنەی نییە، بەڵام بەداخەوە جێبەجێ نەکرا سەر ئەرزی واقعە. تەنها دوو بەرگە کە بە بەردەوامی من یعنی ئەڵێم تشکیلکردنی پەرلەمان و تشکیلکردنی حکومەت ئەگینە هەموو ئەو بەندانە کە پەیوەندیان هەیە بە مافەکان و بە تەوزیعی دەسەڵات و بە فەسڵی بینە سوڵتات هەمووی لە ناو دەستورما و ئەو شتانەکە باز دەکرێت لەلایەنی بەرپرسەکانی باڵا تەنها دروشمە بۆ جوانکردنی وێنەکەیان لە مەحفەڵی نێودەوڵەتی. بەڵام ئەوەی کە لە بیریان چووە مەحفەلی نێودەوڵەتی و هەروەهاش هەموو وڵاتان چی ئیقلیمی و چی نێودەوڵەتی هەموو واقعەکانی عێراق دەبینن و طبعاً جێبەجێنەکردنی دەستور و بوونی گەندەڵی لە هەموو موسسەتەکانی عێراق ئەوەی کرد کە فەوزایەکی سیاسی هەبێت، نەبوونی متمانە لە نێوانی هێزە سیاسیەکان و هەروەهاش خەرقێکی ئەمنی ئەبێت و هەروەهاش تەحەدیەکی ئابووری ببێت و ڕێژەی هەژاران لە عێراق ڕۆژ بە دوای ڕۆژ زیاد دەبێتەوە. ئەوەش دەیبینی جەنابەت خۆپیشاندان بە بەردەوامی دەکرێت و لە هەموو خول و لە هەموو ساڵ خەڵک ئێتە سەرجادە داوای مافی خۆی دەکات، بەڵام دەیبینین حکومەتەکانی ئیتیحادی یەک بە دوای یەکتری بەڵێن دەدەن بە هاوڵاتیان بۆ ئەوەی کە ئەوان گەندەڵی بنبر بکەن، بەڵام هەمووی دروشم دەمێنێت بۆ چونکە یەکەم جار بەڕاستی هەندێک لە هێزە سیاسیەکان گەندەڵکارانە پارێزن و دووش ئیرادێکی سیاسی حەقیقی نییە بۆ بنبرکردنی گەندەڵی، سێش نەبوونی پلانی توکمە بۆ چارەسەرکردنی ئەو قەیرانە کە هاوڵاتی عێراقی ڕوبەڕوو دەبێتەوە و چوار بە بەردەوامی خەمی کۆکردنەوەی دەنگیان هەیە. یعنی بیر لەوە ناکەن چۆن
کێشەکان چارەسەر بکەن بە بەرداوامی چۆن بیر لەوە دەکەن چۆن بتوانن تەعنە لە یەکتری بدەن بۆ ئەوەی زیاتر دەنگ بێنن بۆ نمونە ئەیبینی یعنی شتێکیان دا بە شەقامی عێراقی چەند ساڵی ڕابردوو هەمووی دژی کوردستان ڕێژەی لە زیاتر لە مافی خۆی وەرەگرێت کوردستان وایە کوردستان لە کاتێکە خۆی کوردستان هیچ لەم خاڵانە نەکردووە بەڵکو بۆ داپۆشیکردنی فەشەلیان لە خزمەتکردنی هاوڵاتی ناوەڕاست و خوار و عێراق پەنا دەبەن بۆ تۆمەتکردنی کوردستانیان بە عەرەبی پێ ئەوترێت وەکو شەماعە بەکاری دێهێنن بۆ ئەوەی هەڵەکانی خۆیان بخەنە سەری بەڵام ئەمە خۆشبەختانە لەم ئەخیرانە بەڕاستی شەقامی عێراقی تێگەیشت کە ئەمە پلانە بۆ داپێشکردنی فەشەلیانە و چیتر لێیان قبوڵ ناکات بۆیە ئەگەر ملاحەزە دەکەیت ئەو خۆپیشاندانەی ئەخیر تا ئەمڕۆ بەردەوامی هەیە. بەڵێ دکتۆر من لە نزیکەوە ئاگداری بۆ نمونە تەسریحی جەنابەت لەم ساڵانی ڕابردووە ئەو بەرەی کە پێوترێ بەرەی پارێزەرانی مافەکانی خەڵکی کوردستان کە بەردەوام جەخت لەوە کراوەتەوە کە عێراق بەرەو هەڵدێران هەڕوات و دۆخی عێراق بەرەو خراپ هەڕوات ئەوەی کە جەنابەت باسیەکەیت لە جێبەجێنەکردنی دەستور و مانەوەی دەستور لەسەر ڕەفەکان و خراپتربوونی دۆخی عێراق پێم خۆشە بگوازینەوە بۆ سەر پرسی ئەوەی کە ساڵانێکی درێژ ئێوە قسەتان لەسەرەوە کرد کە مافی خەڵکی کوردستان لە ناوەندە و پێشێ دەکرێت لە پرسی سیادەیە لە پرسی بودجەیە لە پرسی مامەڵە نەکردن لەگەڵ پێشمەرگە و سەرف نەکردنی نەفەقاتی پێشمەرگە لە پرسی جێبەجێنەکردنی مادەی 140 و لە هەموو پرسانەی تر کە پەیوەندیان بە خەڵکی کوردستانەوە بوو حکوومەتی عێراقی و هێزە عێراقیەکان و میلیشیا و هێزە تایفیەکانی عێراق بەردەوام ئەرقەلەیان دروستە کرد کە بەداخیشەوە بەشێک لە بەناو نوێنەرانی کورد زۆرجار پشتیوانیەوانیان کرد ئەکرێ بۆ نمونە لەو دوای ئەم ڕووداوانەی کە چەند ڕۆژی ڕابردوو ڕوویاننا و خراپتربوونی دۆخی عێراق داتەبینی اقتصادی عێراق و ئەو دۆخە ئەمنیە شپرزەی کە ڕۆژێک لە بەغدا بارەگای لقی پێنجی پارتیە سووتێنرێ ئەمڕۆ لە بەلەت تەرمیدا کوژرا و یا دە هاوڵاتی عێراقیە دۆزرێتەوە ینی بۆ بە حادیسەیەکی ڕۆژانە کە فەزاحەتێک ینی دۆخێکی خراپ لە عێراق ڕۆژ نییە ڕووداوێک نەگوزارێکە عێراقیەکان دانەسڵەچێنێ و دووپاتیەوە نکاتەوە کە عێراق بەرەو هەڵدێران ئەڕوات ئەمەوێت لەمەوە پرسیاری ئەوە بکەم کە هێشتا ئەو دۆخە بەردەوامە کە ساڵانێکی درێژ جەنابتان بانگشتان بۆ کردووە لەوەی کە عێراق ڕوو لە هەڵدێرانە عێراق بە ئاراستەی چارەسەرکردنی کێشەکانە هەنگاو هەڵنایەنێت بەڕاستی دەبێت ڕوون ببێتەوە کە تۆ ئەگەر دەستورەکەی وڵاتەکەی خۆیت جێبەجێ ناکەیتە سەر ئەرزی واقعە بە تەکید نە لە مەسەلەی سیاست سەرکەوتوو دەبیت چونکە بۆ نمونە تۆ ئەتەوێ سەرکەوتوو بیت لە ناوچەکە و پەیوەندێکی باشت هەبێت لەگەڵ وڵاتانی دەوروبەر و هەروەهاش وڵاتانی پێشکەوتوو بۆ ئەوەی سوود بۆ هەوڵاتیانی خۆت بەدەستبێنی لە هەموو بوارەکان باشە ئەگەر تۆ لە ناو خۆی خۆت هێزە سیاسیەکان یەکدەگ نین یەک ریز نین و هەر لایەک دژی لایەکەی تر کار دەکات لە مەسەلەی مکەوینات و لە مەسەلەی تائیفە تەنانەتش لە ناو یەک تائیفەش چەند بۆچوونێک هەیە کەواتە ئەمە ناتوانی تۆ بەو شێوەیە ڕۆڵی خۆت ببینیت لە پەیوەندیەکانی دەرەوەی وڵاتەکە لەگەڵ وڵاتانی دەوروبەر و وڵاتانی جیهانی کەواتە تۆ ئەو کاتە ناتوانی سوود بە وڵاتەکەت و بەو هاوڵاتەکەت بەدەستبێنی ئەمە لە مەلەفی پەیوەندیەکان و بە تەکید جەنەبەت دەزانی عێراق لە قۆناغێکە زۆر مەترسیدارە ئابووریە سیاسیە ئەمنیە تەندروستیە پێویستی بە هاو و حتا تعلیمیش کێشەمان هەیە بۆیە ئەمەش ئەگەر تۆ بە هاوکاری وڵاتانی دەوروبەر و وڵاتانی جیهانی سوود لە ئەزمونەکانیان وەرنەگریت و لە ڕێکخراوەی نێودەوڵەتی بە تەکید ناتوانانی سوود بۆ هاوڵاتی خۆت ئەوەی کە دەیبینین ئێمە وەکو ئەمەژەن پێکرد پێش تۆزێک ململانەیەکی سیاسی بۆ دەسێنانی مافی هەڵبژاردنە عەفۆن دەنگی هەڵبژاردنە ئەمەش سوودی لێ نابینی ئەمە یەک دووش بۆ نمونە مەلەفی ئەمنی دەستور چیت پێ ئەڵێت دەبێت مەلەفی ئەمنی یەک مەرجعی هەبێت و یەک قەرار دەبێت و جێبەجێ بکرێت لەسەر ئەرزی واقعە لەلایەنی ئەندامانی جیهازی ئەمنیەکانە
هەر کەسێک بە مەرجعی خۆی بەڵام المهم هەمووی کۆ ئەبێتەوە بە یەک مەرجع. ئەوەی کە بینیمان لە ساڵانی ڕابردوو بەڕاستی زۆر تەشەتت هەبوو لە مەزدەری بریاردان لە مەلەفی ئەمنی، ئەوەی کرد کە خەڵقی ئەمنی زۆر هەبێت. ئەوەشمان بینی کە تەنانەتش هەندێک جار هێزێکی چەکداری شەر دەکات و ڕوبەڕوو هێزی جێیشیان هێزی وەزارەتی ناوخۆ ببێتەوە. یعنی ئەمە هەمووی بەڵگەیە لەسەر ئەوەیە کە تۆ هێزێکی موحەدت نییە، هێزێک یعنی هێزەکە چەند مەزدەری قەرار هەیە. بۆیە لەوانەیە هێزێک بە قسەی قائیدی عامی قوات المسلحە ناکات بەڵکو بە مەرجعی خۆی دەکات. ئەوەش مەبینیمە لە قۆناغی ڕابردوو بەو شێوە بوو. بۆیە تیرۆریستوانی بەڕاستی زەربە لە هاوڵاتیانی عێراقی بدات و هەروەهاش ململانی سیاسی بە بەردەوامی ئەگەر لە بیرتانیەت لە ساڵانی ڕابردوو کە ململانی سیاسی بوو تیرۆریستان ئەیانتوانی یەکسەر عملیاتی خۆیان جێبەجێ دەکرد لەسەر ئەرزی واقع، چونکە وەکو ئاماژەم پێکرد مەلەفی ئەمنی بە یەک مەزدەری نییە بۆ بریاردان، هەر کەسێک مەرجعی خۆی هەیە. ئەوەی کە ئەمڕۆ محاولە دەکات یعنی کازمی کە هەمویان کۆ ئەکاتەوە لە ژێر چەتری حکومەتە بە بریاری حکومەتە، بەڵام من پێم وایە زەحمەتە بە بەڵگەشەوە ئەوەی کە دەیبینی ئێستا ڕاستە هەنگاوێکی ناوە و هەموو شتێک بە هەنگاو دوای هەنگاو دەسی پێ ئەکات، بەڵام بینیمان ئێمە لە قۆناغی ڕابردووە ئێستش لەن چەند ڕۆژی ڕابردوو بینیمان چۆن هێزەکان یعنی لە چەند شوێنێکە بۆ نمونە ڕووداوێک ڕوو دەدات بەڵام هێزەکانی تر ئستینکاری دەکەن و لە بیرشمان نەچێت دوو بەرە هەیە. بەرەیەک کە پێشگیری کازمی دەکاتەوە، بەرەیەک وەکو قائیدی عامی قوواتی مسلحە دەڵێن لە مەلەفی ئەمنی پشتگیری دەکەن و هەروەهاش وەکو سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەکو مەلەفی سیاسی و بەرەیەکی تر نە بەعەکسەوە پشتگیری ناکات نەوەکو سەرۆکی قائیدی عامی قوواتی مسلحە نەوەکو سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ مەلەفی سیاسی. ئەمە دەیەوێت کازمی بروخێنێت بەڵام نایەوە بە انقلاب، دەیەوێت لە ڕێگەی سندوقی هەڵبژاردن بیگۆڕێت. بەرەی کازمی ئەیەوێ هەیمنەی ئەم هێزە کە چەکیان هەیە ئەیانەوەی کەمیان کەن سەیطرەی ئەم هێزە کەم کەنەوە لە ناو پەرلەمان هەر بە هەمان شێوەیە لە ڕێگەی سندوقی هەڵبژاردن کامنیان سەر دەکەون لە هەڵبژاردننی داهاتوە مەعتیماد دەکات چەند پشتگیری بەدەست دەهێنن لەو وڵاتانە کە پشتگیریان دەکەن، چونکە هەمومان دەزانین بەڕاستی ئەم دووبەرێش چەند وڵاتێکش هەیە پشتگیریان دەکات. ئیتر خاریطەی سیاسی عێراقی لە هەڵبژاردننی داهاتوو بە تەئکید دەگۆڕێت بەو حکومەیە کە دوو بەرت هەیە، ئەم بەرەیە کە لە مەلەفی سیاسی و مەلەفی ئەمنی پشتگیری کازمی ناکات و لە وڵاتێک پشتگیری دەکات و ئەمەش کە پشتگیری کازمی لە مەلەفی سیاسی و ئەمنی و هەروەهاش پشتگیری دەکرێت لەلایەنی چەند وڵاتێکە. دکتۆر باسیەوەت کرد کە هەرێکێ لەو تەرەفانە لەلایەن دەوڵەتی دەرەکیەوە پشتیوانیگرن کە ئەمە سەرنجام هەرێکێ لەو دەوڵەتانە ئەجندای خۆیان هەیە بۆ عێراق وە کەمتر دۆخی عێراقیەکان لە بەرچاوەگرن. پێم خۆشە قسەیەک لەسەر ڕووداوەکەی دوێنێ بکەین کە سوتاندنی بارگای یەکێک لە حیزبە کۆن و دێرین و بەهێزەکانی عێراقا کە بارگای لەکی 5 پار دیموکراتی کوردستانە هاوکاتی ئەوە لە بارگاکە ئاڵای کوردستانە بوو، ئاڵای کوردستان سووتێنرا کە ئاڵای کوردستان ئێمە زانین گزارشتە لە سەرۆرەکانی خەڵکی کوردستان، پیرۆزەکانی خەڵکی کوردستان و دەستبردن بۆ سوتاندنی ئاڵای کوردستان دەستبردنە بۆ مقدسات و پیرۆزەکانی خەڵکی کوردستان. هەز ناکەی ئەم ڕووداوە ڕووداوێکی مەترسیدار بێ لە ژیانی عێراقیەکان لەوەی کە بەتایبەت تایفەی شیعە چۆن توانی تەصفیەی سوننە بکات لە ساڵانی ڕابردووە و سوننە بخاتە دەرەوەی معادلە سیاسیەکان بە جۆرە لە جۆرەکان وا تێبگەن کە پارتیش ڕێگرە لەوەی کە ئەوان بتوانن تەصفیەی قەزەی کوردی و هەرێمی کوردستان بە جۆر لە جۆرەکان بچووکەنەوە نەیهێڵن و ئەجنداکی خۆیان جێبەجێ بکەن. خوێندنەوەت بۆ ڕووداوەکەی دوێنێ چییە؟ طبعا بەداخەوە ئەوەی کە ڕووی یاوە دوێنێ
يعني لەبیرمان نەچێتش قەسفی هەولێرش کە قەسفیان کرد ئەمەش لە حەدەسێکی سنوورەکانی حەشد شعبیەوە بەتەکید ئەمەش پامێک بوو واوەی دوێنێش ڕوویە بەڕاستی من بۆچوونی شخصی خۆم دەڵێم هەندێک لایەن تحملی ئەو سەرکەوتونانە ناکەن کە پارتی دیموکراتی کوردستان بەدەستی دەهێنێت ڕۆژ بە دوای ڕۆژ بە سیاسەتێکی حەکیمانە بە سیاسەتێکی هادئ چونکە لەبێت نەچێت ئێستا زۆر خەڵک ڕێکەوتنی شنگالی بەدڵ نییە دەڵێن کازمی تەسلیمی شنگال و کەرکووک و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم تەسلیمی بارزانی کردووە بۆیە ئەوەی کە من بە بۆچوونی شخصی خۆم ئەوەی کە جێنێکرا ئەمە تەقبل نەکردنی سەرکەوتنەکانی سیاسەتی حەکیمانەی پارتی دیموکراتی کوردستان بە سەرۆکاتی مەسعود بارزانیە کە جەنابی سەرۆکە من ئەوە بۆچوونی شخصی خۆم بۆیە ئەوەی کە ڕوویان دوێنێ ئەگەر بینیت لایەک نەما یعنی ئستینکاری نەکات هەموو هێزە سیاسەکان کە بەشداریان کردووە لە پرۆسی سیاسی ئستینکاریان کرد چونکە بەڕاستی پارتی دیموکراتی کوردستان حزبێکە بە بەردەوامی بەرگری لە مافی کوردستان و بە هیچ شێوەیەک و لە هیچ قۆناغێک موساومەی نەکردو لەسەر مافی کورد و کوردستان بۆیە من پێم وایە ئەوەی کە لە شنگال ئاساییکردنەوەی وەزعی شنگال و ئەو ڕێکەوتنە تەقبل نەکرا هەروەهاش بۆ زانیاری جەنابەت ئەو لیژنەیە کە تەشکیل کراوە و چەندەها کۆبوونەوەی دوای کۆبوونەوەی کە دەکرێت لە ژێر چەتری UN بۆ وەزعی کەرکووکش ئەمەش هەندێک لایەن کە هەزمی ناکات بەڕاستی و ئەمەش بە وەکو ئاماژەم پێکرد لە ژێر چەتری UN و هەروەهاش حکومەتی هەرێمی بە جۆهری حکومەتی هەرێمی کوردستان چونکە بەڕاستی ئەو وەزعی کە لە کەرکووک نابێت بەو شێوەیە بمێنێتەوە دەبێت ژیانی ئاشتی و پێکەوە ژیان بگرێتەوە جارێکی تر و هێزە عسکەریەکان نابێت بمێنێت لە ناو شار چکە بە پێی یاسا و دەستوری عێراقی تۆ ناو شار نابێت هێزی عسکەری تیابێت دەبێت لە ئەطرافی پارێزگاکانە ئەمە یعنی شتێکی یاساییە و قانونیە بۆیە من پێم وایە ئەو ئستهدافە بۆ هەولێر و هەروەها سوتاندنی لقی پێنجی پارتی دیموکراتی کوردستان لە بەغدا و ئەمە تەقبل نەکردنە سیاسەتی سەرکەوتنەکانی پارتی لە چارەسەرکردنی ئەو مەلەفانە چونکە ئەگەر لە بیرشی تێت حکومەتی هەرێمی کوردستان بەردەوامە لە گفتوگۆکانیشی لەگەڵ حکومەتی ئیتیحادی و هەمووی بە بەڵگە لەسەر مێزی گفتوگۆ لەسەر هەموو مەلەف هەندێک لایەن وا تەسویق دەکات بۆ شەقامی کوردستانی کە ئەنه حکومەتی هەرێم تەنها دەچێت بۆ پارە و خەڵاس یعنی مناقەشەی مەوزوعی کەرکووک ناکات مناقەشەی مەوزوعی پێشمەرگە ناکات مناقەشەی مەوزوعی مادەی 140 ناکات وا تەسویقی دەکەن بۆ شەقامی کوردستانی وا نییە بە بەردەوامی سەرۆکی حکومەت گفتوگۆ دەکات لەگەڵ هەموو وەفدەکان کەیانەوە وەفدی جیهانیەکان و هەروەهاش ئەو وەفدەکە دەچێتە بەغدا وەفدی حکومی باسی هەموو ئەو مەلەفانە و بە بەڵگەشەوە کە بینیمان ڕێکەوتنی حکومەتی ئیتیحادی و حکومەتی هەرێمی کوردستان لەسەر مەسەلەی شنگالە دووبارە دەڵێمەوە ئەوکە ڕوویەوە دوێنێ چونکە قسەی جەنابی کاکوشیار زێباری زۆر وازەحە و ڕوونە بەڵام تەحریفکردنی لەلایەنی هەندێک کەس بەو شێوەیە و بۆ ئەوەی کە بیانۆیەکیان هەبێت بۆ هێرشکردن لەسەر بارەگای پارتی دیموکراتی کوردستان لە بەغدا بەڵام بەڕاستی ئەمە وێنەیەکی ناشرینی ئەم خەڵکانەی نیشانی هەموو جیهانیدا چونکە تۆ ئاڵایەک دەستور ئەعترافی پێکردووە کە تۆ ڕێز لەم ئاڵایە ناگری کەواتە ڕێز لە دەستورەکەت ناگری کە هەموو مافەکانی تۆی تایە ئەمە یعنی شتێکە وەبینیمان ڕەدی فعلی سەفارەتی ئەمریکی و یونامی و هەموو بۆ نمونە وەزارەتی دەرەوەی ئەمریکا هەمویان بەڕاستی ئستینکاری ئەو حەدەسەکە دوێنێکرا. بەڵێ ئەشواخان باسی ئەوت کرد کە ئەو پەلامارەی کە میلیشیا چەکدارە ناقانونیەکان لە بەغدا کردیانە سەر بارەگای لقی پێنجی پارتی و سوتاندنی ئاڵای کوردستان
بەشێکی گەڕێتەوە بۆ دەرهاویشتەی ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان پێداگرێت لەوەی کە مەلەفی مادی 140 کوردستانی بوونی و ناوچانە و ئاسایکردنەوەی و ناوچانە و سلماندنی هەموو شایستە دارایی و دەستوریەکانی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی اتحادیەوە خوێندنەوەچیە لە بۆەوەی کە بەشێک لە هێزەکان لە ناوخۆ هەندێک هێزی سیاسی هەندێک تەیار هەندێک باڵ هەندێک کەناڵی ڕاگەاندن هەندێک حیزب بۆچکە کار لەسەرەوەکەن بەردەوام کە حکوومەتی هەرێمی کوردستان تۆمەتبارەکەن بە کەمتەرخەمی بەوەی کە جەنابەت باست کرد کە حکوومەتی هەرێمی کوردستان تەنها خواستی بەدەستهێنانی پارە و موچە و ئەو بابەتانەی هەیە و کەمتر لەسەر پرسە سیاسی و نەتەوەیەکانەوە سێ و لەم ڕۆژانەش کە ئاڵای کوردستان سوتاوە و ئێمە بینین کە بۆ نمونە وڵاتگەر لەسەر ئاستی دنیا نەتەوەیە گرتوەکان ویلایەتە گرتوەکانی ئەمریکا بەریتانیا بەشێکی زۆر لە دەوڵەتانی ئەوروپی و دەوڵەتانی ناوچەکە ئیدانەی هێرشکردنە سەربارگەی پارتیان کرد بەڵام لە ناوخۆدا بەشێک لە کەناڵی ڕاگەاندن و هەندێک هێزی سیاسی و هەندێک خۆ بە سیاست مەدارزان پەلاماری حکوومەتی هەرێمی کوردستانیان و قسەکانیان زۆر جار ئەکاتەوەی کە بۆ نمونە بڵێن ئاڵای کوردستان پارچە پەڕۆیەکە و قەیچێکە گەر سووتێنرێ خوێندنەوە چێ بووی کە لە ناو خۆیان هێشتا خەڵکانێک هەن سووتاندنی ئاڵای کوردستانیش ئەوان ناجوڵێنێ سووتاندنی ئاڵای کوردستانیش ئەوان ناهێنێتە سەر خەتی بەرگریکردن لە قەزەی کوردی. بەڵێ من پێم وایە ئاڵای کوردستان شتێکی پیرۆزە لای هەموو کوردێکی بێشەرەفە و هەروەهاش ئاڵایەکی دەستوریە بەپێی مادەی 117 دەستوری عێراقی ئەتراف بە هەرێمی کوردستانی کردووە و بەکەیانی هەرێمی کوردستان و بە ئاڵای کردووە یعنی کەواتە لەلایەنی یاسایی و دەستوری ئەترافی پێکراوە و لەلایەنی پیرۆزی هەر کوردێکی بەشەرەف ئەم ئاڵایە بەڕاستی شتێکی یعنی هیمایەکی زۆر 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 عەزیمە لایەتی نابێت بوترێت پارچێکی پەڕۆ ئەمە احتیما دەکات لەسەر ڕوحی ئینتیمای نەتەوەیی ئەم کەسە یعنی چۆن من تێناگەم چۆن پارچێکی پەرۆیە ئەمە ئاڵای کوردستانە کە هەزاران هەزاران ڕۆڵەی ئەم ملەتە شەهید بوو خێنیاندا بۆ ئەوەی کە کوردستان ئازاد بکرێت و ئەم ئاڵایە بەبەردەوامی بەبەرزی بمێنێتەوە یعنی ئەمە یعنی کارەساتە ئەگەر بوترێت تەنها پارچە پەرۆیە نەخێر تەنها پارچە پەڕۆ نییە لە ڕووی یاسایی و دەستوری یعنی قیمەتی هەیە و لە ڕووی ئینتیمای قەومیش قیمەتی هەیە ئەوە یەک بۆچی هەندێک من پێشتۆزێک وتم هەندێک لایەن بە بەردەوامی تەسویقی ئەوە دەکەن کەواتە بە شەقامی کوردستانی دەڵێن کە حکوومەتی کوردستان تەنها دەچێت بۆ ئەوەی بەو شێوەیەش ئەڵێن سواڵی موچەکەتان بۆ دەکات هیچ هەوڵێک نادات بۆ مادەی 140 و تەنانەتش بە خەڵکی کەرکووکش دەڵێت حکوومەتی هەرێم هەوڵی ئەوە نادات بۆ ئەوەی کە وەزعی کەرکووک ئاسایی ببێتەوە ئەمە بە ئاشکرا و هەمومان ڕۆژانە دەیبینین و دەیخوێنین و دەزانین چی جیهاتێک و چی سایتێک بڵاوی دەکاتەوە حقیقەت تەنانەتش گەیشتە مەرحەلێک قۆناغێک کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە ئاشکرا بە دەڵێت ئێمە ئەو پرۆسەی تعریبە طبعا بە شێوەیەکی یاسایی و لە ڕێگەی گفتوگۆکانی لەگەڵ وەفدە نێودەوڵەتیەکان و لەگەڵ یونامی و لەگەڵ هەموو لایەک و هەروەها شوەکو ئاماژەم پێکرد ئەو لیژنە فەرمیە کە لە ژێر چەتری UN لە هەموو پێکەتەکانی کەرکووک بە بەردەوامی مناقەشەی خۆیان هەکەن نەواستاوە بەڵام بۆ ئەوەی کە ئەم تەسویقە بە بەیاننامەیەک داوای کرد هەندێک کەس وتی بۆ بە بەیاننامە ئەو سەرۆکی حکوومەتە چی پێویستە بە بەیاننامەیە بەیاننامەکە تەنها بۆ ئەوەی مەسجەکەی بگاتە خەڵکی کەرکووک ئێمە بە بەردەوامی لە هەوڵدانین بۆ ئاساییکردنەوەی وەزعی کەرکووکە ئەو تەسویقە کە دەکرێت لەلایەنی هەندێک کەس بەڕاستی ناحەقی دەکەن بۆ داپۆشیکردنی شکستەکانیان شکستێک دوای شکست لە خزمەتی خەڵکی کوردستان بۆیە هەوڵ ئەدەن لەلایەک باسی ئەوەی کە دەکەن حکوومەتی هەرێم تەنها دەچێت بۆ موچە لەلایەکی تر ڕێگرن بەرامبەر پرۆژەی چاکسازی نانەوەی گەندەڵی بن بکرێت بەڕاستی ئەگەر تۆ گەندەڵی چارەسەری دەکەیت یعنی زۆر زۆر بە ئیجابی دەشکێت لەسەر ژیانی خەڵکی کوردستان باشتری دەکات
بۆیە ئەگەر ئەو خەمی خەڵکی کوردستانە بۆچی نایەت بۆچی ڕێگری دەکات بەرامبەر چاکسازی ئەوە لە لایەکی ترش بەردەوامی ململانەی دەنگ بەداخەوە لە عێراق بە شێوەیەکی گشتی وا لە کوردستانیش هاوڵاتی دەنگەدات بۆ ئەوەی کە ژیانێکی خۆشی هەبێت هەر کەسێک هەڵە بژێرێت بۆ ئەوەی هاوکاری بکات لە ڕێگەی یاسا و دەستور و لە ڕێگەی حکوومەتەکەی ژیانێکی باشی بۆ دابینکات ئێمە بەداخەوە ئەو هاوڵاتێکە دەنگەدات بانجی دەنگەکە دەدات 4 ساڵ بۆ چونکە هەندێک لایەن کە ناتوانن خزمەتی خەڵکەن مەجبورن بەچی دەنگکۆکەنەوە بۆ دروستکردنی کێشە بۆ پارتی دیموکراتی کوردستان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئی ناکرێت کاکە تۆ وەرە منافەسەی پرۆژە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بکە وەرە پرۆژە تەقدیمی حکوومەتی هەرێمی کوردستان بکە نەکو بچی تەنها لە تەلەڤیزیۆن کێشە دروستکەیت ئەگەر تۆ فعلەن کێشە هەیە بچۆ بۆ دادگا مەلەفەکە بەرە بۆ دەدگا ئەوەی کە مخالفەی کردو با سزا بدرێت ئەتوانێت یان ناتوانێت ئەتوانێت ئەوە یەک دووش بەڕاستی یعنی ئەمە سێهەم خاڵەکە باسیەکەم یەکەم جار وتم کێشە بەرامبەر پرۆژەی چاکسازی دروستەکەن چونکە هەندێک گەندەڵیان کردووە ناتوانن یعنی کەشف بکریان چارەسەر بکرێت چونکە قەنجازیان نییە دووش ململانەی کۆکردنەوەی دەنگ سێش هەندێک کەس بەڕاستی مەسلحەی شخصی خۆی شەرت نییە مەسلحەی حزبەکەی مەسلحەی شخصی خۆی کێشەی هەیە بۆ نمونە قەرزێکی هێنایەوەی بیدات یان کێشەیەکی هەیە شخصی مەسلحەی شخصی خۆیەتی ئەو بۆیە ئەو کێشانە دروست دەکات بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دکتۆر دەست خۆش بێ بەرەو کۆتایی بەرنامەکەمان نەڕۆین بەڵام پێم خۆشە وەکو دوا قسەی جەنابەت بە تایبەت لەسەرەوەی کە بۆ نمونە ساڵانێکی درێژە خەڵکانێک لە کوردستان ینی ئەوەندەی ڕویان لە حکوومەت هەرێمی کوردستان و ڕەخنە لێگرتن و تانە لێدانەتی نیو ئەو نەڕویان لە بەغدا و داواکاری نییە بۆی کە بەغدا مافەکانی خەڵکی کوردستان بسەلمێنێ قسەی تۆ لەبارەی ئەوەی بێ هەڵوێستی بەشێک لەو لایەنانە و بێدەنگیان و پاساوهێنانەوەیان بۆ سوتانی ئاڵای کوردستان دوایین قسەی تۆ چییە ئەگەر زۆر بە کورتی بێ زۆر سپاس من ئەڵێم ئەگەر بێدەنگ بن یعنی هەر ئەڵێن سوپاسیانەکەن ئەگەر بێدەنگ بن بەڵام کارەسەتەکە ئەوەیە لە هەندێک بابەت ئەوان زیاتر لەلایەنەکانی تر غێری کوردی دژاتی کورد و کوردستان و پێشمەرگە دەکەن بەڕاستی یعنی دەربارەی ئاڵای کوردستاندنی ئاڵای کوردستان ئەمە دەبێت ئەو پرسیارە لێیان بپرسی چونکە کارەساتە من بەش بە حاڵی خۆم ئەبینم کارەساتە یعنی تۆ ئاڵاکەت بسووتێت ئاڵای حزبێک نییە ئەو ئاڵایە ئاڵای هەموو خەڵکی کوردستانە و ئاڵای یعنی بە خوێنی هەموو شەهیدەکان ئەم ئاڵایە بەرز بۆتەوە بۆیە ناکرێت بەڕاستی یعنی ئەو خوێنەمان داوە بۆ ئەوی ئەم ئاڵایە بە بەرزی بمێنێتەوە بەڕاستی شەهیدەکانمان یعنی بە هیچ شێوەیەک من تەکیدم ڕوحی شەهیدەکانمان ئاسوودە نابێت بە سوتاندنی ئەم بە تەکید ئێستا ئازار دەکێشن وەکو چۆن ئێمەش بە زوندوی ئازار دەکێشن بە تەکید شەهیدەکانمانش ئێستا ڕوحیان نامرتاحە بەو شتە بۆیە دەڵێم هیوادارم چەند زوو ئەم کەسانەکە بە دەنگی کورد چوونە بەغدا بوەستن لە دژاتی کوردستان و پێشمەرگە کێشیان هەیە ئاعترازیان هەیە لەسەر بابەتێک مافی خۆیانە بەڵام بابێن لە ڕێگەی کوتلەی خۆیان لە ڕێگەی نوێنەرانی خۆیان لە پەرلەمانی کوردستان چونکە هەر هەڵوێستێک هەر بۆ چوونێک هەدەفەکەی ئەوەیە کە پرۆسەی سیاسی لە کوردستان باشتر بکرێت ئێمە پشتگیری دەکەین و ڕێزیشی لێ دەکرێن و پاڵپشتیشی دەکەین بەڵام تۆ بچیتە ئەو جێ و حەمرینەوە تەنها بۆ لاوازکردنی حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان پێم وایە ئەگەر لاواز دەبیت ناتوانانی ماف بەدەست بێنیت بەڕاستی بەداخەوە دکتۆر ئەشواق پەرلەمانتاری خولی پێشوو سپاس بۆ ئامادەبوونی لە ڕاڤە و بۆ شیکردنەوەی ئەو بابەتانە بۆ هیوایی کە دەنگی خەڵکانی بەڕێستان و کوردستانیان ئەو بەرەیی کە لە کوردستان پشتیوانی مافراوەکانی خەڵک کوردستانەکە بگاتە کەناری ئارامی و سپاس بۆ ئامادەبوونی جەنابتان سپاس بۆ جەنابەت ئەزان تا ڕافەکردنی پرسێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت